بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. هیوادارم لە هەر کوێ کە هەن شاد و سڵامەت بن. بە یارمەتی هاوکارانم لە خزمەتدانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی، بەو هیوایە کە مەجالی بینینی ئەم بەرنامەتان بێت. بەڕێزان، بابەتی ئەم هەفتەمان لەسەر شێرپەنجەی ڕێخۆڵەی گەورە، یا هەر ئەو سەرەتان ڕوودەی بزورگە، ڕوودەی گەورە بڵێن، لەسەر ئەو نەخۆشیەسا دیارە وەکو زەنگ خەتەرێک، وەکو مەترسیەک ئیعلام کراوە کە ئامارەکانی چووەتە سەرەوە. بەس ئەو ئامارانێک کە چووەتە سەرەوە لە کەسانێکە کە تەمەنیان خواروی 50 ساڵ و 45 ساڵە، کە ئەمانە لە ئیسلاحی زانستیە پیان ئەڵێن کە گەورە ساڵگەرێکی لاو، یانێ خۆ ئەو تەمەنە ژێر 50 ساڵ هەر وەکو گەنجیەتی، وەکو لاویەتی، بەڵام تەمەنێکی سەرەوەی ئەو بەشە لە ژیانە ئەژمارە کردی. ئەوەیش کە مەترسیەکان یا ئەو نیشانە مەترسیدارگەرە چین، و هەوڵەدەین لە درێژێ بابەتەکە جیاوازیگەرێک هەیە لە باشی جوغرافیایی بازێ وڵاتگەر. ئەم شێرپەنجەی ڕێخۆڵەی گەورە زۆرە، لە بازێ وڵاتگەریش کەمە. حتمما ئشارەیەکیان پێکەین، بەڵام ئەوەی کە هەیە هەم سازمانجانی وێداش، هەم مؤسسەیەکی متاڵعاتی کە ACS خۆی ئەناسێنێت لەسەر شێرپەنجەی ڕێخۆڵەی گەورە ڕێنمایی یا ئامۆژگاریگەر تەندروستی، ئێرە ئادات مەقالەیەکی چاپ کرد و بۆ بەرەنگاربوونەوە و بۆ نیشانەکانی مەترسیدار ئەگەر بینیمان و ئەبێت سەردانی پزیشک بکرێت، بابەتێکیان ئامادە کردووە کە بابەتی ئەم هەفتەی بەرنامەی تەندروستی ئێمەشە. هیوادارم کە بە دوور بن لەو نەخۆشیە، بەڵام ئەبێت کە نیشانەکانی بزانین چییە. ئەگەر کەسێک لەباری کەسیەتیە خۆی یا دەوروبەری یا ئاشنا و ناسیا و ڕەفیقێکی ئەو نیشانەگەریە بوو، ئەتوانێت ئامۆژگاری کاتیا ئەوەی کە ڕێگەی پێنجشان بە کە حتممە سەردانی پزیشکات، بەڵام هەموو ئەو نیشانەگەرە ئەتوانێت نیشانەی شێرپەنجەیش نەوێت. ئەوەی کە لەو مەقالە هاتووە کە خۆیان ئیشارەیان پێکردووە، نووسیانەکە سەرەتانی ڕێخۆڵەی گەورە یەکێک لە مەترسیدارترین و خەتەرناکترین شێرپەنجەکانە لە ناو کەسانی خواروی 50 ساڵ، یعنی ئەو کەسانێک کە تەمەنیان خوار 50 ساڵە. ئەلبەتە سەروی 50 ساڵ یەکێک لەو شێرپەنجە خەتەرناکگەرەسە کە هەم دەرمانی سەختە، هەم پرۆسەی بەرەو پێشچوونی چارەسەرەکەی سەختە، چۆن ئەبێت هەم جەڕاحی بکرێت، دوای جەڕاحی شیمی دەرمانی، پەرتۆ دەرمانی، خولاسە پرۆسەیەکی سەختە. بەڵام بۆ خەتەرناکیەکەی ئەوە واخەن مەترسیدار و خەتەری هەیە، بەڵام لەژێر 50 ساڵە ئەتاین بڵێن کە ئەو خەتەرە دوو بەرابەرە یا زۆرترە لە بەنسبەت کەسێکە سەروی 50 ساڵە. هەروە ئشاریان کردووە کە لە لاوانە ئامارەکەی بەرەو سەر و ئەڕوا بەرەو هەڵکشانە شێت کە ئەو نیشانەگەری کە دەست نیشانیان کردووە و ئەتوانێت ئەو نیشانەگەرە نیشانەیەک بێت بۆ دەستنیشانکردنی شێرپەنجەی ڕێخۆڵەی گەورە. ئەمانن ئاڵوگۆڕگەر یا تەغیراتێک کە بەردەوامە لە ڕێخۆڵەکانە. ئەو ئاڵوگۆڕی بەردەوامە ئەتوانێت شامڵی هەستکردن بە ئازار بێت، حاڵەتی ڕوودەکان خۆ بەشی زگکەیتر دیارە لە ناوک بەرەو ژوورەوە حتا چەند سانتێکیش خواروی ناوکی مرۆڤ، ئەو بەشە دوودانە ڕێخۆڵەکە، یعنی ڕێخۆڵەی چکۆلە و ڕێخۆڵەی گەورە لەوێ قەراریان کردووە. هەڵ ئاڵوگۆڕێک کە بزانن لەو بەشە بەتایبەت ئازار بێت یا هەستێکی ناخۆش بێت، ئەوانە ئەتوانێت لە نیشانەکان بێت. یەکێکی تر لەو نیشانەگەرە خوێنڕێزی لە ڕێکتۆمە، یانێ خوێن بەربوون لە کۆمە. ئەگەر خوێنڕێزیگەرێک کە مشاهدە کردێت بینرێت، ئەوە یەکێک لەو نیشانەگەرەسە، بەڵام هەموو کاتێک نا. بۆ پیسایی
بەتایبەت تاکیدێکی زۆریان لەسەری کردووەتەوە ئەو پیسایە جیا لەوەی کە ئەتوانێت پیسایەکە ڕەش بێت کە و ڕەشیە هۆکارەکەت ئەتوانێت خوێن ڕێزی داخلی لە دەستگای گەوارشە بێت، بەڵام ئەو حاڵەتیە ئەو قەوامیە ئەو شکڵیە بڵێن لە حاڵەتێکی تەبیعی دەرەچی و حاڵەتێکی باریک بەخۆیەوە ئەگرێت. ئەوە یەکێک لەو حاڵەت گەرسە کە زۆر تاکیدیان کرد حتممە لە درێژێ مەقالەکەی شەروا من ئەچینە پێشەوە دیارە لە چەند جێگە شاریان پێکردووە. هاتنە خوارەوەی کێش یا ئەوەی کە ئەڵێن وەزنی دابەزیوە بێدەلیل بێ، یانە کەسێک کە ڕژیم خواردنەکەی ئاڵگۆڕێکی بەسەر ناتووە جۆڵەکەی هیچ مشکڵێکی نیان وەکو پێشووە یانە جوڵەیەکی زۆرتری نییە، ئەگەر هاتنە خوارەوەی کێشی زۆر بێت ئەو دابەزین وەزنە زۆر بێت، ئەوە یەکێکتر لە نیشانەکانە، یا ئەوەی کە هەست کات کە ماندووە و لە حاڵەتی ئیسراحەتیشە ئەو هەستیە بێت کە هەست بە ماندوویەتی بکات، ئەحساس خەسیگی بکات، ئەو کەسە ئەتوانێت نیشانەکانی شێرپەنجەی ڕیخۆڵی گەورە بێت. ئەو تیمەی کە ئەم مەقالەیانە نووسیانە تەشخیص و دەستنیشانکردنی زوو ئەتوانێت لە دەرمانە یا چارەسەرکردنە ئەسەربەخش بێت، یانێ تا حدودێک تەندروستی و بێهبوودی و سڵامەتی ئەو کەسە پارێزراوە، یان هەرچی زووتر دەستنیشانکردی ئەم نەخۆشیە دەرمان شانسی بێهبوودیەکەی ها لە سەرەوە. ئەڵێت کە ئەگەرچی غەرباڵگەری لە 45 ساڵە بۆ گۆرە ساڵان ئەنجامە دەرگێت، بەڵام عەلایمەکان ئەو عەلایمگەرە یان ئەو عەلایمە هوشدار دەهەندەگەرە ئەو نیشانەگەرە کە وتمان خوێن ڕێزیە، ئاڵوگۆڕ لە پیساییە، ئاڵوگۆڕ لە حاڵاتی ڕیخۆڵەیە، یا ئەوەی کە هەست بە ماندوویەتیە ئەتوانێت خواردن لە تەمەنی 45 ساڵێکیشە ئەنجام بگیرێت. دیارە ئەو غەرباڵگەریە بەتایبەت لەو وڵاتگەرە کە ئەم نەخۆشیە باوە یانە زۆرە وەکو مەترسیەک چاویلیەکەن، بەتایبەت یەکێک لەو وڵاتگەرە کە ئەم غەرباڵگەریەکان وڵاتە یەکگرتووەکانی ئامریکاس، یانە لە ئامریکا لە ئەوانەی کە ئەبن بە 45 ساڵ ئیتر غەرباڵگەریان بووەکەن کە بزانن چەند کەسیان ئەو لووە ئەو خوددەگەرە دروست بووگە کە ئیتر زووتر چارەسەریکەن، یعنی ئەو مەسەلەیەکی باشە ئەو غەرباڵگەریە جیاکردنەوە، بەڵام ئەوە نییە کە لە هەموو وڵاتەکانە یەک ئەوەی کە ئیجبار بێت، دوو ئەوەی کە لەبەردەسە بێت. جەڕاحێک کە جەڕاحی کۆلۆڕێکتاڵەوە یعنی جەڕاحی ئەم نەخۆشیەسە بۆ لابردنی تومۆرەکان، هەرچەند جەڕاحی دەستگای گوارشیشە ئەڵێت کە لە زۆرێک لە کاتەکانە کاتێک کە نەخۆشێک بەو عەلایمە و ئەڕوا بۆ لای دوکتر و سەردانی پزیشکە کات، معموڵەن ئەم نیشانەگەرە بە مایەسیری یا باسوور و قەبزی دەست نیشانەکەن. مەبەستیەوەی ئەگەر کەسێک گەنج بێت تەمەنی 20 ساڵ 30 ساڵ بێ بڕوا بۆ لای دوکتر ئەو نیشانەگەریە بێت، ئەو نیشانەگەر کە شارمان پێکرد ئەگەر بیبێت ئەڵێن کە یا مایەسیری هەیە یا ئەوەی کە تووشی یەبوسەت و قەبزی بووگە، کە ئەو پزیشکە کە خۆی ئەو گزارشیە لە مؤسسەی ICS تایە کردووە، کەسێکە بەناو مریلیس بۆتیرۆس کە لە مەتاڵبێکی ئاموزشیە من نزیکەی 15 ساڵە کە خۆی ئشارەی کردووە کە کاری هەم ئاموزشەدات هەم تاقیقەکات لە بواری شێرپەنجەی ڕیخۆڵی گەورە ئەو بابەتیە باس کردووە. هەر لە درێژەی شاڵێت کە ئەم نەخۆشیە لە گەورە ساڵگەرێکی موسنە تەشخیصە دەرگێت، بۆیە لە هەر 25 کەس کە 25 نەفەر لە ژنوپیا و 1 نەفەر تووشی ئەم ڕیخۆڵی شێرپەنجەی ڕیخۆڵی گەورە بن، بەڵام وتیە وەکو مەترسیک ئامارەکان لە ناو گەنجانە ڕوبەسەرەوە ڕوات، یانێ و ئاماری تووشبوون بە شێرپەنجە لە هەڵکشاندایە.
ئەوەی کە ئەم پزیشکە خۆی ئشارەی پێکردووە ئەڵێت کە کەسێک ئەگەر گەنج بێت یعنی تەمەنی لە خوارەوە بێ ئەو نیشانەگەریە بۆ بڕوا دەروە تەشخیصی ئەوەی بیانێ مایەسیری هەیە بەهۆی ئەوەی کە خوێن ڕێزی هەیە یا ئەو حاڵەتگەرێکە لە دەستگای گوارشە لە ڕیخۆڵەکانی دروستەوێ ئەڵەن کە ئەو مشکڵاتێکی قەبزیە شاید ئەو پزیشکە بە شۆن متاڵعات بە شۆن ئازمایش بە شۆن تەفەحوسێکی زۆرترە نەڕوات و تەشخیص نەدرگێ بە دەرمانێکی سادە بێژن ئەمە مایەسیریە یا قەبزیە بەوە ئیکتفاکەن بەڵام ئەو وتویەکە و ئامارە هادە سەرەوە ئەبێت سەرنجی بکەن ئەو ئامارەی کە وتویە لە هەر 25 کەس کە ژن و پیاوەند یەک کەسیان دیسانەوە ئامارێتر هەیە کە ئەوش هەر ئامریکای ئەڵێت کە ئیسە لە هەر 5 مورد لە سەرەتانی ڕیخۆڵەی گەورە یەک موردی ها لە ژێر ئەو کەسانی کە تەمەنیان خوار 54 ساڵە 30 ساڵەوە پێش ئەم عدەدە 11% بوو یعنی یەک مورد لە هەر 10 مورد ئیسە بووگە بە یەک مورد لە هەر 5 مورد من بۆ بینەرانی خۆشەویست تۆزێ هەبدەم کە سەرەتانی ڕیخۆڵەی گەورە هەیە لە هەموو شوێنەکە هەیە بەڵام ئەوەی کە ئامارە بە دوواداچوونێکی دەقیقە بۆچی لە ئامریکا بۆ یەکرگی ئامریکا یەکێک لەو وڵاتانەسە کە گۆشت بەتایبەت گۆشتی سوور زۆر مەسرەفە کردێت و لە پاڵ ئەوەیشە مێوە و سۆزەجات ناخورگیانێت ئەوەی کە سۆزیە مێوەس مەسرەف ناکردێت ئەوەی ئێمە بێت لە بەرچاومان بێت کە یەکێک لەو وڵاتگەرە کە مردمەکەی هەم بەدەست نەخۆشی شێرپەنجەی ڕیخۆڵەی گەورە ئەناڵێنێت هەم بە دەست قەڵەوی ئەناڵێنێت وڵاتی ئامریکاس بەتایبەت ئەو نوع فەست فودگەرە یا ئەو خۆراکگەریشە کە ئەرزاکردگە هەمبەرگەرێکی گۆشتیە بەڵام لە کولە گۆشت زۆر مەسرفەکن گۆشتی سوور و یەکێک لەو وڵاتگەرەسە کە ئەو ڕێژە ئەو ئامارەی سەرەتانی ڕیخۆڵەی گەورە ئەو ئەنازەی کە لە ئامریکا ها لەسەرەوە لە زۆرێک لە وڵاتەکانە ئەو ئەنازە نییە خۆ بە دیارە ئەویش دیسانەوە نیشانەگەرێکی تری هەیە کە لەو نیشانەگەرە ئیشارەی پێکەن کە حتمەنە ئەو نیشانەگەرە ئەتوانێت خەفیف بێت یعنی زۆر ئازارەکان تون نەبێت ئەتوانێت مبهم بێت مبهم یعنی ئەوەی کە شوێنەکەی باش تەشخیص نەدرێت گوم بێت یا ئەوەی کە بە ئاسانیش ئەو نیشانەگەرە لەگەڵ باقی نەخۆش حاڵەتگەر شکاڵاتێکی گوارشیە ئشتیوا بگیرگێ وەکو یەبوسەت یا ئەو قەبزیە یا سکچوون ئیسحاڵی ئەوەیە کە نیشانەکانی زۆر نزیکن بە یەکەوە یعنی ئەو لە نەزەرە بگرن کەسێک کە بۆ نمونە مشکڵێکی ئینسدادێکی هەیە لە ڕیخۆڵەکەیە ئیسە ئینسدادە شەرت نییە حتمەنە لکێک یا تومۆڕێ لێ نەبێت یا ئەوەی کەسێک کە مەسمومە بێت تووشی سکچوون و ئیسحاڵە بێت ئەوەیە کە ئەڵێت کە نیشانەکان زۆر نزیکن بە یەکەوە ئەوەیە کە بۆ دەرمانەکە شاید ئەهەمیەتێکی زۆری بۆ نەدەن ئەوەی کە تەغییراتی مداوم یا ئەو تەغییرگەرە یا و ئاڵۆ گۆڕگەرە کە بەردەوام لە ڕیخۆڵەکانە تێتەبە جیا لە ئازار و ئێشەکە ئەتوانێت هەر بازم شامڵی قەبزی بێت شامڵی زگچوون بێت یا ئەو حاڵەتگەر کە هەیە بۆ ئیشتیها ئاڵوگۆڕی بەسەر بێت و ئەو پیسایەسەکە و ئشارەمان کرد کە حاڵەتەکەی جۆرێکە کە ئەتوانێت ئەو پیسایە لە شخڵێکی تەبیعی بە شخڵێکی باریک خۆی نیشان بات ئەو یەکێکتر لەو نیشانەگەرە کە ئەمان ئشاریان پێکردووە ئەوەیە کە ئەو کەسە ئەتوانێت هەست بەوە کات کە دوای ئەوەی کە بۆ دەست ئاوە ڕوات و تێتەوە هەست بەوە کات کە ڕیخۆڵەکانی بە تەواوی تەخلیە نەبووگەن ئەوەیشە یەکێک لەو نیشانەگەرەسە کە دیسانەوە ئەمان تاکیدیان کردووە کە ئەبێت بۆ نیشانە قبلیگەرە ئیزافەی کەن بۆ فشار یا ناڕەحەتی کە لە بەشی کۆمە تێتە پێشەوە ئەڵێن ئەمەتر ئەو کاتەسە کە
ئەو کەسە لە کاتی دەستچووی چوونە زۆر ئەکات و ئەتوانێت تووشی خوێن ڕێزی بێت. ئەمە ئەو کادەسە کە ئێتر ئەو لووە یا ئەو تومۆڕە ئینسدادی دروست کردووە، یانێ مەسئولیەتێکی لەو ڕێگە دروست کردووە کە ئەوەیشە یەکێک لەو نیشانەگەرەسە. پزیشکێکی تریش بە ناوی پاولا دیانۆڵا کە ئەو ڕئیسی ئەنجومەنی شێرپەنجەس وا ئەڵێت کە ئەم عەلایمە لە کەسانێ لاودا ئەتوانێت بەهۆی نەخۆشیگەر غێرسەرەتانیش بێت. ئەڵێت کە ئەم هەموو نیشانەگەرە کە ئێمە باسمان کرد ئەتوانێت نەخۆشی بێت، بەڵام نەخۆشیەکە شەرت نییە حتمەن شێرپەنجە بێت. بەڵام ئەمیش تاکیدی کردووەتەوە کە هەر ئاڵ و گۆڕێک ئەگەر مشاهدە کرا ئەو نیشانەگەرە ئەگەر نیشان بینرا ئەبێت سەردانی پزیشک بکرێت. بۆ هەبوونی خوێن جیا لە خوێن بەربوون یان ئەوەی کە خوێن ڕێزیکی ڕۆشن بێت، بۆ بوونی خوێن لە پیساییە ئەگەر زۆرتر لە جارێک و هەموو کاتێکیش تکرارەوە بووە یعنی یەکجار دووجار نەبوو زۆر تکرارە بووە، ئەویشە وتوانە یەکێک لە زەنگە مەترسیدارەکانە کە ئەبێت ئاگادار بن ئەو کەسانە. و ئەگەر ئەو بوونی خوێن لە پیساییە بەردەوام بوو ئەبێت حتممە سەردانی پزیشکن. خوێن بەربوون، بەڵام ئەگەر خوێن بەربوون یانە خوێنەکە لە پیسایە نەبوو ئەو کەسە تووشی خوێن بەربوون بوو لە بەشی ڕکتۆم یا کۆمیا، ئەڵێت کە ئەمە بەهێزترین پێشبینیە بۆ ئەوەی کە دەستنیشان کرێت کە ئەو کەسە احتماڵی هەیە زۆر مشکلاتێکی بێ کە ڕەفتی هەیە بە شێرپەنجەی سەرەتانی شێرپەنجەی ڕیخۆڵەی گەورە. توش احتمالەکەی دەرسەدەکەی وتیانە یانێ ئەگەر کەسێک تووشی خوێن بەربوون بوو تووشی خوێن ڕێزی بوو ئەوە نیە احتمالەکەی 2% 3% 4% بێت، ڕێژەکەی ئەو احتمالە زۆر ها لەسەرەوە ئەڵێن کە 8.5 ئەوەندەست یانێ مەترسیکی گەورەست. بۆیە ئەگەر کەسێک تووشی خوێن بەربوون یا خوێن ڕێزی لە بەشی کۆم و ناحیەی مەقەد یا کۆم بوو حتممە ئەبێت سەردانی پزیشکات، بەڵام ئەمە نەبێتە هۆی ئەوەی کە ترس و دڵڕاوکێک دروست کات، ئەتوانێت ئەمە هۆکارگەرێکی تریشی بێت یانێ ئەوەی کە کەسێک تووشی خوێن ڕێزی بێت تەنیا دلیلەکەی شێرپەنجە نیە، ئەوەیە کە ئەتوانێت ڕژیم غەزایی خراپ یا ڕژیم غەزایی یانە خواردنێکە مێوە و سەوزی و ویتامین و ئەمانیت تێکەم بێت، ئەو کەسانیش ئەتوانن تووشی ئەو خوێن ڕێزیە بن، یا ئەو کەسانێک کە مەسرەفی ئەلکولیان ها لە زۆرە و ها لە سەرەوە بەهۆی ئەو شکایەکە لە لەشە دروستەوێتە و کەمبود ئاوە ئەوانیش ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت. ئەوەیەکە حتممەنیشە نابێت کەس بترسێت کە هەموو خوێن ڕێزی ئەتوانێت نیشانی ئەوە بێت، بەڵام کولەن هۆکارگەرێکی تریش کە هەیە ئەبێت چاومان لێبێت ئەوەیە کە دابەزینی کێشە کولەن لە شێرپەنجەکان ئەو حاڵەتی هاتنە خوارەوەی وەزنە ئەبینرێت. ماندوویەتیەکە و ماندوویەتیە بەردەوامە زۆقی خواردن یا ئیشتها تێتە خوارەوە لە شێرپەنجەی گەورە. حاڵەتگەرێکیش کە هەیە وەکو ڕشانەوە دڵتێکچوون ئەوانە کشە خۆی ئەتوانێت لەو نیشانەگەرە بێت. ئەوەی کە لە مەقالە منەتانم وەکو ئاخرین بەشی کە بێژم ئەوەیە کە ئەگەر جەمبەنیکی کەینەوە بزانین چییە، زۆرتر لەسەر دوو مۆرد تەکیدیان کردووە، یەکێکی ئەو خوێن ڕێزیەسە یا ئەو خوێن بەربوونە، دوویشی ئەو ئاڵۆگۆڕی کە لە پیساییە تێتە پێشەوە. ئەوەیە لە هەر حاڵەتە وەکو ڕێنوینی یا وەکو پێشنیارێک کە ئێمە لە بەرنامەی تەندروستیە بۆ بینەرانی خۆشەویستمان ئەتوانین ئەرزیانکەین، ئەوەیە کە حتممەە سەوزەجات تا ئەتوانرێت مەسرف بکرێ مەسرفی میوەکان، خواردنی گۆشتی سوور کەمەوە بکرێتەوە، ئەوانە ئەتوانێت یەکێک لەو مەواردە بێت کە یارمەتی ئەوە بات کە ئەو کەسانە تووشی شێرپەنجەی ڕیخۆڵەی گەورە نەبن یا ئەو ڕوودەی گەورە نەبن. بینەرانی خۆشەویست، ئەوە بابەتێک بوو کە چەند ڕۆژ لەوە پێش وەکو زەنگ خەتەرێک بۆ شێرپەنجەی
ڕێخۆڵی گەورە ئەعلام کرا. دیارە هەر لە ماوەی ئەم دوو بەرنامەی تەندروستیمانە تاقیقاتێکی تریش کراوە. ئەو تاقیقاتیشە هەمووی لە ڕێگەی پێشڕەتی زانستە و بووگا بۆ نمونە ئەگەر من چەندانێکی هەروە وەکو سەرتیترەکانی ئەرزی ئێوە خۆشەویستان بۆ ئاخری بەرنامەکەمان کەم ئەوەیەکە لە سوێدا دانیشمەندانی زانکۆی شارێک بەناو ئۆمێئۆ ئانتیبادی یا دژە تەنێکی تازەیان دروست کردو یا دەستڕسیان پیا کردو پێکە ئەتوانێت لە شێرپەنجەی پرۆستاتە کە لە پیاوانە ڕوئەدات ئەسەری بێت. بە هەرحاڵ ئەمان وتیان ئەوەکە بەرەوچوونێکی باشە، پێشرەفتێکی باشە لە زانستی دەرمانی شێرپەنجە. ئەوەی کە هەیە وەکو مەترسیگەرێک کە یانی شانەگەر مەترسیدار کە بۆ شێرپەنجەی ڕێخۆڵەی گەورە هەیە دەستنیشان کرابوو. وەکو بەرنامەی تەندروستی ئەوەیە کە ئەتوانین بێژین کە ڕژیم غەزاییکی متعال بکرێت، گۆشتی سوور کەمەوە بکرێتەوە، کەڵک وەرگرتن لە سەوزەجات لە میوە ئەوانە ئەتوانێت یارمەتی بێت بۆ ئەوەی کە ڕێژەی تووشبوون بە شێرپەنجەی ڕێخۆڵەی گەورە کەمە و کاتەوە. ئەوە بابەتی ئەو بەرنامە بوو. هەروەها لە ماوەی هەفتەی پێشوو یانێ لە نێوانی ئەم دوو بەرنامەی تەندروستیە دیارە تاقیقات لێکۆڵینەوەگەر توێژینەوەگەرێکی تازەش کراوە کە لە بواری زانستیەوە بووگە کەوانیشە خۆی ئەتوانێت جێگەی هەم ئەوەی کە ئەهمیەتی تاچە ئەنازێکەوە هەم ئەوەی کە بۆ بەرەو پێشچوونی زانستی پزیشکی لە داهاتووە چۆنە. یەکێک لەو تاقیقاتەی کە هەروەکە ئشارەم کرد لە بینی دوو بەرنامەی تەندروستی هاتووە بەر تاقیقاتێکە کە لە سوێد کراوە لە زانکۆی شارێک ئۆمێئۆ ناوە ئەو شارە کە دانیشتمەندگەر تاقیقاتێکیان کردووە. لەو تاقیقاتە توانیویانە ئانتیبادێک یا دژە تەنێکی تازە بدۆزنەوە کە ئەوە ئەتوانێت بۆ شێرپەنجەی پرۆستات کە لە پیاوانە هەیە یارمەتی دەربێت. یانێ پێش ئەوەی کە ئەو شێرپەنجەی پرۆستاتە بگێتە حاڵەتێکی تەهاجمی مەبەست ئەوەسە ئێتر دەستدرێژی کات ئەندامگەرێکی تری لەشیش بگرێت. ئەو ئانتیبادیە ئەتوانێت بەری پێ بگرێت کە ئەتوانێت بەرەوچوونێکی هومێت بەخشە لە داهاتووە کە بۆ دەرمانی سەرەتانی پرۆستات ئەتوانن کەڵکی لێوار بگرن. هەروەها کەشفێکی تازەی تر کراوە لە ڕابطەی کە هەیە لە نێوان نەخۆشی ئالزایمر و خەو. دیارە و کەسانێک کە نەخۆشی ئالزایمریان هەیە مشکلاتێکیان لە خەوتنە هەیە یا ئەوەی کە ڕیتم خەوەکەیان نەشێگە یا تووشی بێخەویەوەن یا سەعاتی خەوەکەیان کەمە بێتەوە. ئەو تاقیقاتەی کە کراوە وا ئەڵێت کە ئەو پژوشکەرە یا ئەوانەی کە لێکۆڕینەوەکەیان کردووە زانیانە کە ئەو اختلالالەی کە لە خەوە لە نەخۆشکەری کە ئالزایمریان هەیە ئەبینێت زۆرتر یعنی احتمالی هەیە 100% ناوتیان ئەمە احتمالی هەیە کە زۆرتر ڕەبتی بەوە بێت کە مێشک یا مەغزیان تووشی ئیلتیهابە تاو پلاگەر ئامیلۆیدە، چون پێشتر تاکیدەکە زۆرتر لەسەر ئەو پلاگ ئامیلۆیدەکە لە مێشکە هەیەەوە تەسیراتی خۆی هەیە لەسەر خەوە. بەڵام ئاموتیانە نە لەوە کەسانێکە ئالزایمریان هەیە ئیلتیهابی مێشکیان هەیە ئەو اختلال خەوە ئەتوانێت هۆکارەکەی ئەوە بێت. تاقیقەیان کردووە، ئازمایشیان کردووە، توانیویانە ئەو کەسانێکە ئازمایشیان لەسەریان کردووە تا 2 ساعاتی خەو تەبیعیان بۆ هەڵگەڕنەوە. دیارە و کەسانێک بوون کە ئالزایمریان بووگە، یعنی ئەو تاقیقاتێکە کراوە ئەو شێوە ئەمە وتیانە احتمالی هەیە بە 100%دیش نیشانیان نەداوە. واروها لە ئامریکا حەبێکی تازە بۆ هێنانە خوارەوەی کولسترۆل LDL دروست بووگە کە دیارە دەرمانگەرێکی تریش بوو بۆ هێنانە خوارەوەی کولسترۆل یا ئەو چۆری خوێنە. ئەمە دەرمانێکی تازەیشەکە لەو وڵاتە بەس هاتووەتە بازارەوە. و هەروەها کەڵک وەرگرتن لە هۆشی دەستکرد یا هەروە هۆش مەسنوعیە بۆ دروستکردنی واکسن و دیسانەوە بۆ چارەسەری سەرەتان. ئەمانە تاقیقاتێکی پزیشکی بووگە کە لە هەفتەی پێشووە ئەنجامی کردووە. لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت.
تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی ئاواتی ئێوەس لەلایەن خۆم و باقی هاوکارانم هەر بژین.